ژیان هەمووی پێویستی بە پیلاندانانە. سێ چین لە نێو مرۆڤەکانە زۆر هیلاک و ماندوو ئەبن تا ئەو ژیانە بەڕێ ئەەکەن. چینەکیان ئەوە کەسانن کە هاوسەرێکیان هەڵبژاردووە کە ئەوها نەبووە کە ویستویەتی و بە ناچاریش ئەبێ قبوڵی بکە هەتا ژیانی تەواوە بێت، چونکە هەڵبژاردەی خۆی بووە. ئەمانە ئەم هاوسەرانە هیلاکترین هاوسەرن لە ژیاندا، چونکە شتێک ئەنۆشن کە حەزیان لێی نییە، بەڵام بە ناچاری ئەبێ ئەم ئازارە و ئەم عەزابە بچێژن، چونکە ئەم هاوسەرە بەو شێوە نەبوو کە بەخۆی ویستویەتی. ئەمە ئەو چینە چین یەکەمیتیان. چینی دووەمیان ئەو دایک و باوکانن زۆر هیلاک و ماندوو ئەبن بەدەستی منداڵەکانیانەوە، ئیش و کاریان زۆر بۆکەن، بەڵام لە کۆتاییەکە دەکاتێ منداڵەکانیان پێکات ئەو منداڵە بەو شێوە دەرناچێت کە ئاواتیان ئەخواست منداڵەکان گەورە بێت. کاتێ منداڵەکە گەورە بێت ئەبێ بە ژەهرێک بە دەرد و بەڵایەک و بە نەخۆشیێک بەسەر ئەو منداڵە ئەو دایک و باوکانەوە. ئەم دایک و باوکانە هیلاکترین دایک و باوکن لەبەر ئەوەی منداڵەکانیان بەو شێوە دەرنەچووە کە ویستویانە. چینی سێمیان ئەو کارکەرانن کە تەواوی ژیانیان کاریان کردووە، بەرنامەیەکیان نەبووە بۆ پاشەکەوتکردنی پارەکەیان بۆی کە لە کاتێکە کە ئەکەونە نێو تەمەنەوە بە ساڵداچن ئەوەندەیان هەبێت بۆی کە ئەو بارێکە لار بووە بۆیان هاوسەنگ بکاتەوە. ئەبێت لە تەمەنێکی پیریشدا یاخود لە تەمەنی گەورەییدا یاخود لە کاتی نەخۆشبوونیشدا هەر ئەبێ کار بکەن بۆ بژێوی ژیانیان. ئەمانە ئەو کەسانن کە پیلانیان نەبووە لە ڕووی داراییەوە. ئەوەی چین یەکەمیان پیلانیان نەبووە بۆی کە هاوسەرێکی باش هەڵبژێرن. ئەوەی سێمیشیان بیرتیژ نەبوونە لە پەروەردەکردنی منداڵەکانیان بۆی کە کاتێک کە منداڵەکان پێگات بەرهەمەکەیان پڕ خێر و بەرەکەت بێت. ئەم سێ چینە لە نێو مرۆڤەکاندا ماندووترین و هیلاکترین کەسانن، نەک ئەو کەسانەی کە زۆر ماندوونیان ئیشەکەیان زۆر قورسە یاخود ئەندامێکی جەستەیان نەقوستانە یاخود لەو کێشان. ئەمان هیچیان هیلاک و ماندوونین، بەڵکو هیلاک ئەو کەسەیە کە لە ڕووی دەرونیەوە هیلاکە بێت بەدەستی ئەو سێ چینەی یاخود ئەو سێ شتێک کە باسم کردووە. خوای گەورە هەموو لایەکمان پارێزرا و کاتن و خوای گەورە عاقبەتمان خێرکە و لە دنیا و قیامەتە باشمان بۆ بهێنێت. ئامین ئامین والحەمد لله رب العالمین.